بۆچی هەزاران قەڵەڕەش لە ئاسمانی تەل ئەبیب دەسوڕێنەوە؟ لە قورئانی پیرۆزدا چۆن باسی لێوە کراوە؟ ئایا کارەسات بەڕێوەیە؟ لە ڕۆژی سێشەممە ئاسمانی تەل ئەبیبی وڵاتی ئیسرائیل پڕ بوو لە قەڵەڕەش کە زۆر کەس دەڵێن ئەمە پەیامێکی لە جواوەیە. هەزاران قەڵەڕەش کە لە ڤیدیۆیەکەدا دەردەکەون بە دەوری باڵەخانە بەرزەکاندا دەسوڕێنەوە. ئەم دیمەنە زۆر بە خێرایی لە تۆڕەکانی ئینتەرنێت بڵاو بووە. زۆرێک لە بینەران ئەم دیمەنە ترسناکەیان بە گرژیەکانی نێوان ئیسرائیل و ئێران بەستەوە و دەڵێن ئاماژەیە بۆ کارەساتێک کە بەم نزیکانە ڕوودەدات. مسلمانانیش بە پشتبەستن بە قورئان لێکدانەوەی بۆ دەکەن کە لە سوورەتی مائیدە لە ئایەتەکانی 31 و 32 باسی ڕووداوەکەی قابیل و هابیل دەکات کە چۆن مرۆڤ لە قەڵەڕەشەکانەوە فێری مرد و ناشتن بوو. هەر بۆیە پێیان وایە ئەمە پەیامێکی لە جواوەیە. هەندێکی تر دەیبەستنەوە بە پێشبینیەکی ئینجیلی لە بەرامبەردا ئەو زانایانەی لێکۆڵینەوە لەسەر باڵندەکان دەکەن دەڵێن ئەم دیاردەیە سەر و سروشت نییە، بەڵکو بەشێکە لە کۆچکردنی وەرزی ئاسایی بە درێژایی یەکێک لە قەرەباڵغترین ڕێگاکانی فڕینی باڵندە لە جیهاندا. شارەزایان ئاماژەیان بەوەداوە کە ساڵانە نزیکەی 500 ملیۆن باڵندە لە کاتی کۆچکردنی بەهاردا بەناو ئیسرائیلدا تێدەپەڕن. زۆر جاریش لە شارەکاندا کۆ دەبنەوە. لە کاتێکدا زانایان دەڵێن ئەو دیمەنە ڕووداوێکی ئاسایی کۆچکردنی باڵندەکانە، بەڵام زۆرێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان جەختیان لەوە کردوتەوە کە شتێکی خراپتر لە پشت ئەو ژمارە زۆرە قەڵەڕەشانەدا هەیە. ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو لە ڕۆمای کۆن، قەشەکان لە نزیکەوە چاودێری ئاسمانیان کردووە. شێوازی فڕین و بانگی باڵندەکان وەکو پەیامی خواوەندەکان لێکدانەوەیان بۆ کردووە کە کاریگەری لەسەر بڕیارەکانی جەنگ و سەرکردایەتی و ڕووداوە گشتیەکان هەیە. کۆبوونەوەی گەورە و نائاسایی باڵندەکان زۆرجار وەک ئاگاداریەکی شوم سیر کراوە. بە گوێرەی دوو سەرچاوەی کەناڵی NBC News ئەم دەریای قەڵەڕەشانە لە کاتێکدایە کە دۆناڵد ترامپی سەرۆکچی ئەمریکا مۆڵەتی ناردنی زیاتر لە 1000 سەربازی فیرقەی 82 ئاسمانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە. بەڕای تۆ ئەم دیمەنە تەنها کۆچی ئاسایی باڵندەکانە یان ڕووداوێکی نائاسایی و پەیامدارە؟